مادام ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ بێک بەشەرن 5 ساڵ بەسەر ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم تێدەپەڕێت. سەرباری هۆشداری وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتیەکان تاو پرۆسەیە لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان ئەنجام نەدرێت، بەڵام بێ گوێدانە هۆشداریەکان و نەخوێندنەوەی دەرەنجامەکانی ئەو پرۆسەیە لەو ناوچانەش بەڕێوە چوو. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری پێی وایە نەخوێندنەوە بۆ هۆشداریەکان و دەرەنجامەکانی ڕێفراندۆم وای کرد سەرجەمە و ناوچانە لەدەست بدرێت. خۆی پرۆسەی ڕێفراندۆم و پرۆسەیە کە کورد لە مێژە خەونی مێژینەی کورد ئەوەیە کە سربەخۆ بێ، دەوڵەتێکی سربەخۆی هەبێ، هیچ کوردیەکەش نییە لەگەڵ ئەم ڕائەیانە بێ و هەوڵی بۆ نەدا و کۆرشی بۆ نەکە. بەڵام ئەوەی جێی داخە دیراسەیەکی وردی ئەم ڕیفراندۆمە نەکرابوو بە تایبەتی لە ناوچە دابڕاوەکان. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم جۆ بۆ قسەی کەس نەگیرا، یعنی جۆ بۆ ئەو هەموو دەنگە ناڕازیانە نەگیرا کە کاتەکەی کاتی ئەوە نییە و هیچ ئامادەسازێکی بۆ نەکرابوو و لەگەڵ دووەڵی ئیقلیما قسە نەکرابوو و تەنانەت وعد و بڵێنش وە گیرا بوو کە ئەگەر ڕیفراندۆم ئەم ساڵ نەکرێ ساڵێکی تر ڕەنگە زۆر باشتر و چاکتر لەمە بکرێ. بەڵام ئەوە بوو کە قیادەی سیاسی کورد حسابی بۆ هیچ کەسێک لەم ڕائانە نەکرد. هاوکات چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسان پێیان وایە کوردبینی و کە لە ڕقی بڕیاردەرانی ڕیفراندۆم هۆکاری ئەو دۆخەیە کە ئێستا لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەگوزەرێ. لە هەموو کەس باشتر کەرکووچەکان دەتوانن هەڵسەنگاندن بۆ بەرهەمی ڕیفراندۆم بکەن. بەنسبەت کەرکووچەکانەوە ڕیفراندۆم شکستی حکومڕانی کوردی بووە. ڕیفراندۆم بەرهەمی ڕیفراندۆم لە دەستدانی کەرکووک و 150 خاچی هەرێمی کوردستان بووە. لای کەرکووچەکان ڕیفراندۆم شکستی عەقڵیەتی سیاسی کورد بووە، نەخوێندنەوەی واقعی سیاسی هەرێمی کوردستان و ناوچەکە بووە. ڕەفراندۆم لای کەرکووچەکان بێئومێدبوونیان بووە لەوەی کە سیاسیە کوردیەکان بەواقعەوە ئەڕوان ناوچە کوردستانەکان. بەڵێ پێش هەڵەی ڕیفراندۆم لە کوردستان و لە ناوچەدا بڕێنراوەکان، ینی پێش ئەوەی ئێمە بزانین کە ڕیفراندۆم بەبێ پلانێکی پێشوەختەی استراتیژی ئەنجامەدرێ، دەیان هەڵەی گەورە لەم ناوچانە ڕوویدا کە ئەمانە هەموو بوون بە هۆکارێکی کەڵەکە بوو بۆ ئەوەی تۆ لە هەر ڕۆژێکی وەک 16 ئۆکتۆبەران نەتوانین لەم ناوچەندە ببینیتەوە. 25 ئەیلول کە ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆمە کە خۆیان ڕەن بۆ سەربەخۆیی نییە کە ئەی بۆچی بوو کە بۆ سەربەخۆیش نەبوو بۆچی ئەنجامتاندا، هەڵەیەکی گەورە لەوەیە بوو کە بەبێ ئەوەی تۆ خاوەن استراتیژیەکی دوورمەودابی بۆ ئەنجامدانی ڕاپرسی دێ ڕاپرسی ئەنجامەدەی، بێ ئەوەی پلانێکی استراتیژیت بۆ داڕشت بێ دێ ڕاپرسی ئەنجامەدەی. بۆیە یەکێک لە دەرئەنجامەکانی ڕاپرسی ئەوەیە کە ئێمە بینیمان لە دەستدانی نیوەی خاکی کوردستان بوو. لە سیاسەتە بۆەوەی بزانی پرۆژیان کارێک سەرکەوتوە سەی دەرئەنجامەکرێ، بەڵام لە ئاینە لەوانەیە نیەتی مرۆڤەکان لە یەک بدرێتەوە، بەڵام لە سیاسەتە ئێمە سەی دەرئەنجامەکەین. ڕیفراندۆم و دەرهاویشتەکانی 16 ئۆکتۆبەر نەک بووە هۆی لە دەستدانی نیوەی خاکی کوردستان، بەڵکو و ناکۆکی نێوان پارتی و یەکێتی بە جۆرێک قوڵ کردەوە. تاکو ئێستاش ئاسەوار و لێککەوتەکانی بەدۆخی کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێم ماوە. یەکێک لەو دەرهاویشتانەشەوەیە کە دەیان پۆستی ئیداری و ئەمنی لە کورد وەرگیرایەوە و دۆخی کوردیش تا دێت خراپتر دەبێت. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.